ڕاستپێراوی سەرۆکۆزیان سەردانی ئێمەی کردووە مناقەشەی بەرنامەی حکوومەتی ڕابردوومان کردووە ڕوئیای خۆیانی بۆ ڕوودکردینەوە کە ئێوێ لەسەر بنەمای دەستور لەسەر بنەمای مافی هاوڵاتی بوون حکوومەتی نوێ پێک بێنێ طبعاً ئەرکی ئێمە لەم قۆناغا باسی بنەمای هاوڵاتی بوون و مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە موچە لە چۆن بەنزین و سوتەمەنی لە شارەکانی تری عێراق هەرزانە بە هەمان شێوە لە شارەکانی تری هەرێمی کوردستانیش هەرزان بێت باسی کۆی گرفتەکانمان کرد ئێمە لەگەڵ کاک ئەحمەد و هاوڕێیان یاداشتێکی بیسخاڵی فەرمیمان پێداون کە پێشتر ئەم یاداشتەمان داوە بە سوودانی و دوو جار لەگەڵی دانیشتوین بە تەفسیل باسمان کردووە بەڕێز سەرۆکوەزیرانی ئێستا لەگەڵ قیادەکانە دامان ناوە چۆن مافی گرێبەستێک لە هەیە لە عێراقا دامەزرێت چۆن مافی یەکەمەکان هەیە دامەزرێت چۆن مافی بەشە پزیشکیەکان هەیە دامەزرێت ئەو دەرفەتەی بۆ جوتیاری عێراقەیە بۆ بازرگانی عێراقەیە بۆ خاوەن کارگەی عێراقی هەمامان باس کردووە واتە پرۆژەیەکمان ئامادە کردووە کە بۆ یەکێتی و پارتیش باشە تەییدی کەین ئەوەیە پرۆژەی مافی هاوڵاتی بوون لە عێراقا تۆ ئەڵێی نەوتی هەرێمی کوردستان مڵکی هەمووی عێراقە سەرسەر و سەرچاوم زۆر باشە بەڵام ئەبێ موچەی فەرمانبەرێک موچەی خانەنشینێک موچەی هەموو ئەمانش هاوتای عێراق بێت ئەبێ مافی جوتیارێک و مافی خاوەن کارگەیەک لە هەرێم و مافی هاوڵاتیەکیش لەسەر ئەمە بێت لەسەر ئەمە گفتوگۆمان کردووە